پاڵپشتەکان بۆ ڕۆژاوای کوردستان لە باشووری کوردستان بە جیاواز بەردەوامە. لە هەڵەبجە و هەورامان گردبوونەوەی جەماوەری ئەنجامدرا. لە سلێمانیش قاوەخانەیەک بڕیاری داوە لەمە دووە هیچ قاوەیەکی تورکی و عەرەبی نەفرۆشرێت. سڵاوتان لێبێت. یەکێتی زانایانی ئاینی ئیسلام لە هەرێمی کوردستان داوای لە سەرجەم و تاربێژانی مزگەوتەکان کردووە. لە وتاری ڕۆژی هەینی داهات و وێرای سەرکۆنەکردنی هێرشەکانی سەرکوردانی ڕۆژ ئاوا ئەو کردا دژ بە ئاین و ئینسانیە بۆ خەڵک ڕوون بکەنەوە و لە چوارچێوەی بەرپرسیارەتی نەتەوەییدا بۆیان شی بکەنەوە، تاکید لە پەیامی ئاشتی و دیالۆگ و یەک هەڵوێستی گەلی کوردیش بکەنەوە. ئەم هەڵوێستەی یەکێتی زانایانی کوردستان دوای ئەوە دێت کە وەزیری ئەوقافی سووریا بە ئاەتێک لە سوورەتی ئەنفال داوای لە سەرجەم ئیمامی مزگەوتەکانی وڵاتەکەی کردبوو لە کاتی نوێژەکان دوعا بۆ گروپە چەکدار و میلیشیاکان بکەن کە سەرکەوتوو بن لە هێرشەکانیان بۆ سەرگەلی کورد و ڕۆژاوا. ئەوەش کاردانەوەی زۆری بەدوای خۆی داهێناوە. یەکێتی زانایان پەیامەکەی وەزارەتی ئەوقافی سووریا بە پەڵەیەکی ڕەش ناو ئەبات و ئەڵێت ئەم هەنگاوە بە هەموو پێوەرێک پێچەوانەی ئاینی پیرۆزی ئیسلامە داواش لە وتاربێژانەکات لە وتاری هەینی داهات و سەرکۆنەی هێرشەکان بکەن کە دژ بە ئاین و ئینسانیەت لە ڕۆژئاوای کوردستان بەڕێوە ئەچێت. قاوەخانەیەکی سلێمانی کە لەلایەن سەنگەنجێکەوە بەڕێوە ئەبرێت هەڵوێستیان وەرگرتووە. ئیتر هەرچی قاوەی تورکی و عەرەبی هەیە لە دوکانەکەیان فڕیان داوە، بڕیاریان داوە چیترە و جۆرە قاوانە نەفرۆشن. لە بەرامبەرەوەشدا قاوەی قەزوانی کوردی و جۆرەکانی دیکە هەیە بیفرۆشن. 964 کە بە مەیزانی سەردانی قاوەخانەکەی کرد، یەکێک لەو گەنجانەی کە لەوێ کارەکات دەڵێت هەرچی قاوەی تورکی و عەرەبی هەبوو فڕێماندا. ئەمەش وەک هەڵوێست و کاردانەوە بۆ ئەو ستەم و هێرشانەی دەکرێتە سەر کوردانی ڕۆژاوای کوردستان. گەنجەکاڵی قاوەی قەزوانی کوردی دەفرۆشین و هی خۆمانە و باشترە. گەنجێکی دیکەی قاوەخانەکە بە 964 وێت ژمارەیەکی زۆری ئاڵای کوردستانیان کڕیوە و بەسەر چەند قاوەخانەیەکی سلەیمانی دابەشیەکەن لەوێ دایدەنێن. ئەو گەنجانە ڕایان گەیان کە بە هەموو شێوەیەک پاڵپشتی خوشک و براکانیانەکەن لە ڕۆژئاوای کوردستان و ئەوان بە شێوازی خۆیان سەپۆرتی هاوڵاتیانەکەن. ئەمڕۆ جیاواز لە شارەکانی دیکەی هەرێمی کوردستان خۆپیشاندان و ڕێپێوانی کوردستانیان بۆ پاڵپشتی لە ڕۆژاوای کوردستان لە شاری هەڵەبجە دەستی پێکرد و جەوەکەیان گەرم کرد و درێژەیان بەو خۆپیشاندان و ناڕزایەتیانەدا کە چەند ڕۆژێکە هەرێمی کوردستانی گرتوتەوە. لە ناو بازاڕی هەڵەبجە بە هەزاران هاوڵاتی هەڵوێستی خۆیان دەربڕی و داوای ڕاگررتنی هێرش و پەلاماری گروپەکانی سەر بە حکومەتی کاتی سووریایان بۆ سەر شارەکانی ڕۆژاوای کوردستان کرد. پیا و ژن، کچ و کوڕی گەنج، هەروەها هاوڵاتیانی پارچەکانی دیکەی کوردستانیش کە لە هەرێمی کوردستان نیشتەجێن بەشداری خۆپیشاندانەکانیان کرد و هەڵوێستی خۆیان دەربڕی. دواتریش خۆپیشاندانەکان هەورامانیشی گرتەوە. هاوڵاتیان لە بیارە بە هەمان شێوە پاڵپشتی خۆیان بۆ کوردانی ڕۆژ ئاوا دووپات کردەوە. هەشت مانگا کێشەی شۆفێرانی بارهەڵگری هێڵی جنوبی مەرزی پەروێزخان چارەسەر نەبووە و ئەمڕۆژ جارێکی تر شۆفێرانی هێڵەکە لە بەردەمی دارەی سەربەخۆی گەرمیان گردبوونەوە و داوایان کرد حەلێکیان بۆ بدۆزنەوە. شۆفێرانی هێڵی جنوبی مەرزەکە بە 964 وێت ئیشیان نەماوە و بارەکانیان کەم بۆتەوە. هەروەها ئەڵێن نزیکەی 1000 خێزان بێبژێوی ماونەتەوە. نزیکەی 8 مانگە کێشەیان هەیە و کەس چارەسەری بۆ نەکردوون. لە کاتێکدا ئەوان کاسبن و هەر ئۆتۆمبیلێک چەند خێزانێکی لەسەرا. هۆشیار جەلیل یەکێ لەو شۆفێرانەیە بە 964 وێت پێشتر باریان زۆر بووە، بەڵام ئێستا بە تەواوی کەمی کردووە و لەبان ڕاسایی لەلایەن بارهەڵگری شیمالیەوە بارەکانیان بار ئەکرێت. ئەوان لە ڕێی 964 داواکەن چارەسەرێکیان بۆ بکرێت و کار و کاسبیان زیاتر لەوەی هەیە تێک نەدرێت و چیتر مافیان نەخورێت. بەڕێزان لە کاتی ئەو هێرشانەی کە لە ڕۆژئاوای کوردستان بەڕێوە ئەچوون بە تایبەتیش بۆ سەر شارە کوردیەکانی ڕۆژئاوا زۆر دیمەنمان بینی. هەندێک دیمەنی قێزەون بوون و بەشێک لە دیمەنەکان ترسناک بوون، بەڵام هەندێک دیمەنی تر هەیە کە مرۆڤ کە سەیرەکە هەستەکەی لە بێدەسەڵاتیە باڵێن ئەو دیمەنانە. لێرە ئەبینین شاری شەدادیایە یەکێک لە سەگدارانی سەر بە گروپی
ئەو گروپە چەکداریانەی کە لە حکوومەتی سووریا هێرشیان کردووە ئەچێتە گۆڕستانێک وەک ئەبینین لە گۆڕستانەکە یەکێک چێلی ئەو شەهیدانە بەرئەداتەوە بێگومان زۆربەی هەر زۆری ئەو شەهیدانە لە میانەی ئەو شەڕانە شەهید بوونە کە کوردانی ڕۆژئاوا ڕوبەڕووی چەکدارانی داعش ئەبوونەوە لە دوای 2014 بەولاوە سەیریکەن چۆن ئەو چێلانە ئەشێنن ینی چۆن بڵێ ئەوە شتێکە لە بێدەسەڵاتیانە هەر ئینسانێک ئەم جۆرە حاڵەتانە ببینێ ئەوەیەکە دوا ڕۆژێکی باش لەوانە چاوەڕێ ناکات بە هیواین کوردانی ڕۆژئاوا لە هەموو ڕوێکەوە لە هەموو شارەکانەوە سەرکەوت و سەلامەت بن و سەرکەوتنیش هەر بۆ ئەوان ئەبێت بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان